سەرەتا هۆکاری کوشتنی ژنان بۆ ئەوە ئەگەڕێنەوە کە یاسایەک نییە، هیچ یاسایەک نییە کە ئەو ینی ئەوەی کە ژن ئەکوژێت بچێت بگا بە سزای خۆی. ئەمە ئەگەر یاسایەک هەبێت ئەو کەسانە ئەو تاوانبارانە سزا بدا بە تاکید هۆکارەکان کەمە بێتەوە. لەگەڵ ئەوەشان ناهۆشیاری بەڵێ من لەگەڵ ئەوەیان کە هیچ یاسانیە پیاوسالاری هەیە، هۆشیاری نییە لە ناو کۆمەلگا بە تایبەت ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خێزانە بێتەوە. ژنان ناتوانن نازانن پەنا بۆچی بەرن بەداخەوە کە پەنا بۆ خۆکوشتنە بن. من بۆ کوشتن نا، بەڵام بە گشتی باس لەوە ئەەکەم کە هۆکاری تونند و تیژەکان ڕوو لە زیادبوونە کە ئامارەکان دەری ئەخات بەداخەوە کەواڵن، بەڵام خۆشبەختانە ئەگرێتەوە بۆ هۆشیاری ژن. پێشتر لە پێشی ئێمە مەسەلەن باز لەوە کراوە کە عیب بۆ ژن سکاڵا بکە، عیب بۆ ژن بچێتە هیچ بنکەیەکی مرکز مەسەلەن شکات بک بڵێ سکاڵای هەبێ بڵێ کەسم کارم پیاوم بۆم خراپە، بەڵام ئێستا خۆشبەختانە ژنان ئەو ئاماران ئەخەنە ڕوو کە تونند و تیژیان لە بەرامبەرە کرێت. بەداخەوە ناتوانین ئێمە وەکو ڕێکخراو کاتێک کە ژنێک ئەڵێن خۆی کوشتووە ئەچین بە دوایە سوور ئەزانین یعنی کە کوژراوە، بەڵام کە سوکارەکەی داکۆکی لەوە ئەکەن کە ئەڵێن نەخێرەمە خۆی کوشتووە لەبەر ئەوەی کە بەڵێ شاردنەوە هەیە لە کەیسەکان لەبەر ئەوەی کە شەرەفیان پێ لە کەدارە بێ گوایە کچێ خۆی کوشتووە یا شتێکی بۆ هەڵنەبەستن حەزی لە فڵان بۆ بە قسەی کەسی نەکردووە. بەداخەوە ئەو شتانە هەیە و زۆری ڕوبەڕوومانە بێتەوە. ئێمە لێرەوە داوا ئەکەین لە حکومەتی ناوان لە حکومەتی هەرێم یعنی بەڕاستی یاسایەک هەبێت کە ئەو تاوانبارانە سزا بدە. بەڕاستی ئێمە وا فێر بووینە کۆمەلگایەکین کە ئەگەر سزا نەبێت یاسا نەبێت ئێمە ناتوانین هیچ کێشەیەک چارەسەر بکەین.